باسی تیمی سلوڤاکیەکەین کە هاتوون لەگەڵ هاوپەیمانێنە بتوانن دەورێک بکەنەوە بۆ ئەم تیمە کە دەورێکی زۆر پێشکەوتووە بەڕاستی زۆر سوودی لێ ئەبینین لە زانستی سەربازیش ئێستا وەکو تەکنۆلۆژیا پێشکەوتووە فڕۆکەیش هاتوتە ناو بڵێن ئەم دەورانەوە کە بتوانین چۆن هاوکاریان لە حاڵەتی ئەگەر خوانەکە هەر هاوپەیمانی هاونیشتمانی تووشی برینار بێ خۆیان بتوانن چۆن چارەسەریکەن دواتر ئێمە بە فڕۆکە بتوانین چۆن لەو شوێنە ئەخلائیکەین بیبێنە شوێنێکی تەسلیمی ئەمبڵانس و ئسعافکەن یان بۆ خەستەخانە ڕاستەوخۆ. باسی برایانمان لە هێزی سلۆڤاکیا و تیمی فڕۆکەوانی سلێمانی کە ئەمە دووەم دەورەیە ئێمە پێشمەرگەکانمان بەشداری تیا ئەکەن. ئەم خولانە بۆ ئێمە کاریگەری زۆری هەیە چونکە هێزەکەی ئێمە هێزێکی جوڵاوە بەردەوام خۆتان نەزان ئێمە لە شەڕی دژ بە داعشە ئەو چەند ساڵانەی ئەو شەڕە هەمیشە لە پێشەوەی شەڕەکان بووین و زۆر جار حاڵەتی بریندار و ئەوە هەبوو ڕەنگە بە شێوازێکی قورستر بگاتە ئەو شوێنانەی کە مەدان طبیە یاخود ئیزعافات ئەوەلی لێ ئەکرێت و ئەوانە ئەم حاڵەتە بۆ ئێمە گرنگجەکەی ئەوەیە ئەتوانین لە عینی کاتە ئەو کەسەی کە بریندارە بێت لە ڕێگای کۆپتەرەوە بگوازرێتەوە بۆ شوێنێکی سەلامەت.